كاغا بالخلق شون؟ از باشم برات چونی؟ والله باش سپاس دكم وزد كوا؟ باشم ممنون تو چوانی وضعیت چونه؟ والله زور سپاس كاغا عبد الخالق والله يك بسيارم هبو او برادراني شتي زور ليت بسن ام كسكم لا دريما هوي تشي وند ناود هوي تشي او ماوي زور زخد لستو هي باس دكم جنابت کیه؟ جنابت نمیافتی من ناوم قادر نادره بس قبادنا كيتيكايا نه بخیر بشی سر چوا نا مرو عيبا عتود تومتر شي قورد لمليا شرما ورا بلي او بارت كوبر ديا ورا الو كاك زوتيار شوني شلوني قربان باش كاك زوتيار سپاسەکەم كاك زوتيار بسياركم هي قريبا دارم والله ما بديتها وتوكو مكتب سياسي شتي چی جەنابێت قوربان من ناوم قادر نادره سەرچاو کا قادرجیان سپاس دكم كاك زوتيار كاك زوتيار کەچی دێکەیەما اي چون اي خو من بۆ خۆم نییە پرسیارەکە شۆڕژ ئیسماعیلی ئێوە بەیاننامەک بە ناوی ئەو بڵاو بوویتەوە لە بڕی ئەوە ئەو عەبدولخالق باپیری مخەوەل کردیە کە لە بڕی ئەو پارێزە بەلا عەراب کێشیتن چکە ئەو بۆ هەفتەیەک هیچ دەنجی نییە و بە ناوی کۆمنتی ئەوە چییە لەسەرەوە وەزیرەکتانە سپاسەکەم وڵا هیچ ئەگەر کاک قادر تەلەفۆنی بۆ خۆی سپاس دەکەم هەڵ ناگرێ بە قوربان دقیقم نییە کاک ئەو لۆگۆی ئێوەیە هەڵیش ناگرێتن من دەزانم کە کاک شۆڕژ بارێکی زۆرە داوام ناکا ئەوە دڵنیامەوە بەڵێ بەڵام تەلەفۆن بۆ خۆکی کە دەخوێنی کەسی کردرێ ئەوان ئەنگادانی بەڕاستی ئەقەی ناکە بە زەنگۆ مەکتەب سیاسین کاک ئەو فەزاعەتە ڕوویدایە ڕاستە عەبدولخالق باپیر کردوێتی وەنیا باز بە ناوی وەزیرەکەی بۆ کردیە کاک جوتیار نا بۆ دوای دێ تۆ کاچ خۆم تۆ مەکتەب سیاسی ئەوە بە ناوی چەتی کرایە ئەزانم بە قوربان ئەزانم بە ساقەوە لە ڕووی ئیداریەوە ئیداری کراوە ئیداریە کراوە ببوورە ئەگەر من معلوماتم نەبێ چۆن فەزاعەتێکی وا کاک ئەگەر معلوماتم دەستکە و سەیریکە قوربان ئەگەر معلوماتم دەستکە و تەلەفۆنە نا کاک جوتیار بە هەڵە تێمەگە بەغەڵەت براکەم ئەم دەزام نادگرمەوە پێت ناخۆش نەبی ئەوە یەک دوو ئەو دۆسیەکە لە میدیا هەیە بە قوربان 2 ملیارد دیناری خەڵکە بردرایە کۆمەڵێک گەندەڵی زۆر گەورەیە سەر سۆشیال میدیا زۆر بڵاو بووە ڕوونکردنەوە لەسەری یاوە ئەبەس وەزیرەکەی بۆ ڕوونکردنەوە نادا بە قوربان چۆن دەکرێت وایە نا ڕوونکردنەوەیان داوە کاک قادر ڕوونکردنەوەیان داوە کە ئەو پیاوە دەوام ناکە لەوێ بۆ دیارەکە دەوام ناکە کەسێک لە جاتی ئەو ئیمزای کردووە ئەی باشە بەس بە تەزویر بەڵێ بفەرموو بەڵێ دیارە ئیمزای کردووە ئیمزاکەی ئەبێ پرسیار لە خۆی بکەی لە خودی خۆی بکەی لە خودی چێ بکەم کاک جوتیار لە وەشیدەکەی بکەی کە ئەو ئیمزایە کراوە وەشیدەکەی چۆن کردوێت ئەی بەس کاک شۆڕ یەک پرسیار کاک شۆڕش بە ناوی خۆی ڕوونکردنەوەی دایە کە ئەوی مخەوەل کردیان نا ئەو ڕوونکردنەوە درایە ها دیارە ئەیدا ڕوونکردنەوەدا ئەی بەس بۆ هەفتەیەک برا ئەو شتانە چۆن نەکرێت ئەیدا ڕاستەوە ئەوان نەکاک جوتیار ئێستا ئەوە ڕاستە وەکیل وەزیرە کردێتی بەس بە ناوی وەزیر کراوەوە ئەو وەکیل وەزیرە ئەو وەکیل وەزیرە کاک جوتیار ئەو وەکیل وەزیرە ئەوە بووە یعنی دوای کۆتایی هاتنی ماوەی یاسای حکوومەت و پەرلەمانی شاتیە و بە ناوی ئەو کردێتی وەزیرەکەتان یەک هەفتەیە دەنجی نییە ئەخر چۆن دەکرێت کاک ئەوە ڕاستە تۆ بە ناوی یەکێتی تۆ بە ناوی شۆڕژ ئیسماعیل بەرپرسەکی باڵاتانە وەزیرتانە باشە ئەتوێسە تو بە ناوی یەکێتی ئەڵێ دەیدا یان ئەوەتە بەس دەتوێت ئەمن لێرە لە کۆڵکەوە وەزیری پێشمەرگە ڕوونکردنەوەدا دنیابەنەوە باشە بە چاوەڕێی ئەویش بین باشە کاک چاوی من زۆر سوپاس کاک